پشووی هاوین بۆ ئەم بەرنامە بۆ ئەم بابەتەم هێناوە تۆ دیقەت بدەن بە زۆری لە حکوومەتی هەرێمی کوردستانە بە باسی وڵاتی خۆمان بکەین و باسی ئەوروپا و وڵاتانی تر نەکەین لە یەکی پێنجەوە تا 15 ئیتر ساڵانە پشووی هاوین دەست پێ دەکە تا چەند تا 15 جاری وای ئەگاتە یەکیدا هەچەند زەرب و تەقسیمی ئەەکەم بە نزیکەی 4 مانگ کات 4 مانگ واتە یەک لە سەرسەی تەمەنەکات کەواتە تۆی گەنجی ئەزیزم کە سەیری ئەم بەرنمەیە دەکەیت لە 5 ساڵ و 6 ساڵەوە ئەگەر بۆ نمونە باخچەشت هەبێت لە 4 ساڵەوە تۆ هەموو ساڵی یەک لە سەرسەی تەمەنت ناوی پشووی هاوینە ئایا خێزان و خانەوادە بەرنامەی هەیە بۆ یەک لە سەرسەی تەمەن ئایا حکوومەتە گیانەکەمان بەرنامەی هەیە بۆ یەک لە سەرسەی تەمەن ئایا تەلەڤیزۆن و رادیۆ و سەتەلایتەکان بە کەناڵی دیمەنیشەوە بەرنامەی هەیە بۆ پشووی هاوین ئایا دەسەڵاتدارەکانمان بەرنامەی هەیە بۆ پشووی هاوین بەرنامە و پرۆگرام ئایا بانخوازەکانمان کە لە پشتی کامێرە و سیرمانەکەن شێوازی وتارەکانی و ئەو وتارانی کە دەیدا لە مزگەوتە علی وایوت عوسمان وایوت ئیبن کەسیر وایوت ئایا بەرنامە و پرۆگرامی هەیە لە 15 بۆ 15 تایبەت بێ بە پشووی هاوین ئایا مۆڵەکان و سەیرانگاکان بەرنمەیەکی تایبەت هەیە بۆ پشووی هاوین ئایا حکوومەت بودجەیەکی تایبەتی هەیە بۆ پشووی هاوین ئەمە بخۆی قسەیە ئایا خێزان و خانوادەکان بەرنامە پرۆگرامی هەیە بۆ پشووی هاوین یان تا 15 چۆڕەت لێ بڕیوە ئەمەنە دەعوەت و داوەتکاری و بەزم و ڕزمت کردووە 15 اینجا مناڵەدایە سەفراڵێن نییە ئەڵێ معاش نییە تۆ دەبوو لە 15 تا 15 لە هەندێک وڵات و مەملەکەتە بەڕێزان کەمیسە دێمە سەر ئێوە پێم خۆشە بابەتەکەم لێ وەرگرن لە هەندێک وڵات و مەملەکەتە حتا بۆ نمەسەرن لە سویدە لە فنلەندا دۆست و برادرم بیستوو ئەڵێ دکتۆر هاوڕە و دۆست و برادەکان تر خۆی کۆکاتەوە ئەمە هەر ئەڵێ هۆڵیدەی ئەڵێ دڵم تەقی لە سویدی خەڵکێکی سویدیم لەگەڵای ئەڵێ هەرچێک ئەڵێم ئەڵێ بۆ هۆڵیدەی هەرچێکم لێ بۆ هۆڵیدەی چومەسمە بەرنامەی هەیە هۆڵیدەی سەفەری تیاداناوە هۆڵیدەی گەشتی خێزانی تیادانە هۆڵیدەی خۆشەرت نییە بەڕێزێکی سەیرەکە تۆ سەی لەم ڕێبات لە منە لە تێری قساکە من دینا لە گیرفانمە فەتەڕۆکە مژەڵێ هۆڵیدەی خۆشەرت نییە تۆ بچی بۆ وڵاتێکی تر هۆڵیدەی احتیمال لە سەفەرکردنێ بۆ لادێکت لە قەرەخ 10 لیتر بنزینی تێچێ بەس ئەبێ بەرنمەیەک بێت چکە ماقول نییە مناڵێکە تۆ لادێکی خۆی نەزانێت لە قەراخای هەمووی بە چارێکی 20 دقیقە ئاگات بۆ نمونە هەرچی مەطعەمی سلێمانی شارەزای بەس ئیسش لادێکی خۆی نەبین و باوکی ئەڵێ ڕۆ لە باوکتان لە لادێ فڵان دابووە ناوی لادێکەی نازانێت هۆڵیدەی احتیمالە سەردانی مزگەوتێک بێت کە مامۆسایەکی ئاینی تێدایە هۆڵیدەی احتیمالە بۆ نمونە سەردانێکی خەستەخانەی هیوا یان نانەکەری بێت لە هەولێر بۆی ئەم منداڵانە تا ڕادەیەک تۆزێ هەست بە متمانە و بەوە بکەن چێژ لە ژیان وەرگن چێژ لە ساقی وەرگن چێژ لە تەندروستی وەرگن چکە من یەکێ لە کێشەکانم ئەوەیە کە بینەرەکانم زۆر جار دەڵێ دکتۆر گیان تۆ لە تێری قساکەین نا لە تێری قسە ناکەین ئێمە احتیمال لە هەندێک بەرنامە و پرۆگرام زۆر پارەی نەوێ مەنی نەوێ زۆر بودجەیەکی تایبەتی زۆری نەوێ بەس بەرنمەیەکە پرۆگرامێکە کە دایدەنێ بۆیە پێم خۆشە لێرەوە دەست پێ دەکەین هەریەکەتان بۆ بنەکە ئایا من پرسیارەکەیە ئایا تاکی کورد وەکو سینگڵ وەکو خێزان و خانوادەکان ئایا بەرنامە و پرۆگراممانی تایبەتمان هەیە بۆ پشووی هاوین یان نە بەڕای جەنابەت وڵی وەکو بەرنامە و وەکو تایم وەکو کات وەکو کات یان تۆ هەستەکەی کە شتێکێ لە با من بیریت خەمەوە شتێکێ لە دەروونناسیە لە بواری گەشەپێدان پێڵن تایم مەنجمنت تەبەن بینەری ئەزیز لە عالەمە تایم مەنجمنت بە کۆرسە خوێندرێ ئەو بۆ خۆشی ئێڵم کوردە بۆرەیە کە شتێکی نییە بۆ تایم مەنجمنت کتێب هەیە لەسەر تایم مەنجمنت کۆرس هەیە لەسەر تایم مەنجمنت تایم مەنجمنت چی بەڕێوەبردننی کات تۆ دیقەت بدە لە 15 هەتا 15 ئەکاتە 120 ڕۆژ 120 ڕۆژ ئەگەر ڕۆژی 5 سعات جدول و تەرتیبات دانی زەربی 120کە ئەکاتە 600 دەی من بە بینەری بەڕێزاڵم 600 سعات و توانی زمانێکی تازی پێ فێربی ئایا ئەم مەنجمنت و ئەم بەڕێوەبردنمان کردووە یان نە وڵی بەنسبەت تاکی کوردەوە هیچی ئەویان نەکردووە باشە بەنسبەت هاوینیشەوە کەس پرۆژەیەکی دانە ناوە بە تەمای فێربوونی زمانێک یان فێربوونی ئیشێک فێربوونی سەنعاتێک چوون بۆ دەرەوەیەک شت بینینێک گەشتێک هیچ کورد بەلای ئەوەیان نییە هەر خەریکی خەو و ئیسراحەت و ئەڵێ من ئەم هاوینە لە ماڵەوەم ئیسراحە دەکەم دانیشم فێری هیچ نابێ بەس بۆ خۆی دانیشێت و سەیری مۆزوعەکەکە کاناڵێک ژێتە بەردەم یاڵێ چێڵێ وڵای کاکە موچە نیە مەعاش نییە پارە نییە باشە خۆی دەستپێکێک نییە بۆ ئەوەی کە ژیانی خۆی باشتر بکە باشە پلانی یەکەم خاڵی یەکەم ئەم برابەرەزم پەیامێکی زۆر جوانی گیان پلانت نەبێت هیچ شتێک جێبەجێ نابێت
بە ئەم ئەقلێتە بە ئەم شتە بگۆڕین لە ڕێی ماڵی بەختیارەوە پلان نەنووسرێت هەندێک لەسەر چاوەکان ئەڵێن 165 هەندێک ئەڵێن 70 بۆ 80 جێبەجێ ناکرێت ئێمە کەمتر پلانە نووسین پلانەکان بینوسە دوو سەفەری خاڵیان پێ دەکەم دوو سەفەری مامیان پێ دەکەم دوو سەردانیان پێ دەکەم کۆرسێکی ئاینی بە مناڵەکانم دەڵێمەوە سەردانی پەیمانگای فلانی هیوای تۆ دەکەم دکتۆر بەختیار سەرپەرشی دەکات کۆرسێکی باگەشە پێدان مناڵەکانم بخوێنێت بۆ نمونە مەسەرەن 4-5 کتێب دەخوێنمەوە 300 کەلیمەی فارسی لەبەرەکەم ئەگەر سەردانێکمان کرد کەواتە خاڵ یەکەم پەیامەکەی جەنابەت گەشت بە من ئەو شەوەیە کە پلانمان نییە پلانەکە بۆیە کە پلانت نەبوو خەو خۆشترین شتە کە پلانت نەبوو هەڵنەسان خۆشترین شتە کە پلانت نەبوو کەناڵ گۆڕین هاها لە تورکسات بۆ تیلیستار لە تیلیستار بۆ رووسیاستار لە ڕووسات بۆ تورکسات لە تورکسات بۆ ئەرەبسات لە ئاخریشە کۆمۆبایلەکە فرێدە ڕیچی خۆشیتیانی وەرە لە 1400 کەناڵی چی خۆشیتیانێ مانایەوە بێپلانی ئێمەیە کە نازانی بۆچی کەناڵێ بڕۆی بۆچی تەلەڤیزۆنێ بڕۆی بۆچی شتێ بڕۆی ئەو وەختە تۆ لە 1400 کەناڵ بێزارەبی